توندوتیژی وەک زیاردەیەکی جیهانی بەرامبەر بە ژنان کورتەیەک سەبارەت بە 25 نۆڤەمبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان نووسین سعید ئەمانی. 25 نۆڤەمبری ساڵی 1960 لە بەشی باکووری کۆماری دۆمینیکان تەرمی سێ خۆشک بە ناوەکانی پاتێریا، مینۆرابا، ماترێزا، میرابل لە پاڵ زۆنگاوێکدا دۆزرانەوە. ئەم سێ خۆشکە کە خەباتکارانێکی چالاک بوون لە دژی دیکتاتۆری ڕافائێل تراخیلۆ، حکوومەتی ژێرپشتیوانی دەوڵەتی ئەمریکا دوای دەستدرێژیکردنە سەر و ئەشکەنجەدرانێکی زۆر بەدەستی جنایەتکارانی ئەم حکوومەتە بە شێوەیەکی دزێ و دڕەندانە کوژران. هەرچی حکوومەت دەیەویست کوژرانی ئەمان وەک ڕووداوێکی شۆفێرەی پیشاندات، بەڵام زۆر زوو جۆری دەستدرێژیە جنسیەکە و پاشان کوشتنیان بۆ هۆی ڕسواییەکی ئاشکای حکوومەت. خوشکانی میرابێلیش وەک سەمبۆل و هێمای خەبات لە ڕێگەی ئازادی نازناوی پەپوولە لە بیر نەکراوەکانیان پێدرا. ئەشکەنجە و توندوتیژی ئەنجامدرا و بەرامبەر بەم سێ خوشکە و ڕۆڵێکە لە خەبات لە دژی دیکتاتۆری حکوومەتی تراخیلۆگی ڕابوویان بوو بەهۆی ئەوەیە کە لە یەکەمین کۆبوونەوەی ڕێکخراوی ژنانی ئەمریکای لاتین و دوورگەکانی دەریای کارایبدا لە بوگاتای کۆلۆمبیا لە ساڵی 1981 ژنان ڕۆژی 25 نۆڤەمبر وەک ڕۆژی جیهانی خەبات لە دژی توندوتیژی ڕابگەێنن. ژنان لەم کۆبوونەوەیەدا نەک هەر توندوتیژی لەسەر بنەمای جنسیەتیان مەحکوم کرد، بەڵکو هەموو جۆرە توندوتیژیەک لە دژی ژنان هەر لە کوشتن و دەستدرێژیکردنە سەر لەلایەن حکوومەتەکان و زیندانەوە گرتوویەتی، هەتا توندوتیژی دەرونی و فیزیکی لە بنەماڵەدا و ئازار و ئەزیەتدان و هەڵاواردن لە شوێنی کار و کۆمەڵگەشیان مەحکوم کرد. توندوتیژی لەسەر ژنان دیاردەیەکی جیهانیە. لا پێشکەوتووترین کۆمەڵگاکانی سەرمایەداریەوە تا دوا کەوتووترین کۆمەڵگاکان ژنان لەگەڵ سێمای دزێوی ئەم توندوتیژیانە بەرەوڕوون. ئەمەش واوەتر لە سنووری جۆغرافیایی و فەرهەنگیەکاندا بەڕێوە دەچێت و لە هەموو جێگایەک لە ماڵەوە تا قوتابخانە، لە شوێنی کارەوە تا کەمپەکانی پەنابەری، واتە هەم لە مەیدانی گشتی و هەم لە بواری خصوصیدا دەبینێت. لە عینی حاڵدا توندوتیژی لەسەر ژنان دیاردەیەکی گەلێک پانوبەرینە. دەستدرێژی بۆ سەر ژنان، لەشفرۆشی، هاوسەرگیری بە زۆرەملێ، دەستدرێژی مەحرەمەکان، لێدان و ئازاردان، هاوسەرگیری منداڵان، پۆرنۆگرافی، ئەسیدپاشی، دووگیانبوونی ئیجباری، ئەزیەت و ئازاری جنسی و کەلامی، قەتڵی ناموسی و هیتر دەرخەری جۆرا و ژۆربوون و بەرینبوونی ئەم دیاردەیەیە. دیارەکە نایەکسانی چینایەتی و نایەکسانی ڕاگازی بابەتێکی سروشتی نین. لە هەردووی ئەم نابەرابەریانەدا هەموو ئامرازەکانی کۆمەڵگە لە دەوڵەت، یاسا، سونەت، مەزهەب، فەرهەنگ و بنەماڵەوە بە حەرەکەت دەکەون تا ئەم نایەکسانیانە وەک بابەتێکی سروشتی دەرکەون. لەگەڵ ئەمەشدا نابێت لەبیر بکرێت کە لە پەیڕاوکراوانی ئەم توندوتیژیانەدا بە تایبەت دەوڵەت ئاڵقەی ناوەندی پێکدێنێت. دەوڵەت لە ڕێگای پاراستنی مناسباتی چینایەتی، پاراستنی پەیوەندی و سونەتە پیا و سالارانەکان و دیسان بەرهەمهێنانەوە و پسەوکردنی هەموو ئەم مناسبات و پەیوەندیانە توندوتیژی لە دژی ژنان و پاراستنی ژێردەستەی ئەوان نیهادینە دەکات. ئەگەرچی بەهۆی خەباتی بێوشانی ژنانەوە و بەتایبەت لە کۆمەڵگا پێشکەوتوەکاندا دەوڵەتەکان ناچار بوون کە کۆمەڵێک یاسا بۆ بەرتەسکردنەوەی توندوتیژی لە دژی ژنان پەسەندکەن، لەگەڵ ئەوەشدا لەوەیەوە کە دەوڵەت ئۆرگانی پارێزەری مناسباتی نایەکسانی چینایەتی، ئۆرگانی پاراستن و پتەوکردنی مالکیەتی خصوصیە و لەوەیەوە کە ژنان وەک کاڵا بەردەوام دەبنە قوربانی ئەم مناسباتە، لەبەر ئەوە سڕینەوەی بە تەواوەتی توندوتیژی پێویستی بە کۆمەڵگایەک هەیەکە تیادا جیاوازی چینایەتیەکان و پەیوەندی سەرچاوەگرتو لەم جیاوازیانەیە لەبین بردبێت. بەڵێ خۆشەویستان، ئێستاش شارێکتان پێشکەشەکرێ کە هەر بەم بۆنەوە نووسراوە لە نووسینی سعید ئەمانی. ژوان
تا ئاسمانی ئەفغانستانی بیری تۆ بە وردەداوی بۆچوونی بڕوایکی کۆن تەنرابێ؟ تا کابۆلی خۆشەویستیت تاڵیبانی ترسێکی تۆخ دەوری دابێ؟ ئەفسانەیە چاوەڕوانی هەڵفڕین و هاتنە ژوانت. تا بروسکەی پەنجەکانمانی یەک بکەوێ و هەوری تاوانێک جا بکە؟ تا توماری خۆشەویستی بە ماچ مۆرکەین سێدارەیەک هەڵخراوە کە لە سیپانی مێژومان قەتڵگای عاشقی ناکامە و جەستەی هەزاران سیامەندی بە سینەوە هەڵوەساوە.